بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە بەرنامەی هەڵوێستە ئیمانیەکان جارێکی دیکە پێتان دەگەمەوە بۆ باسکردنی چەند هەڵوێستێکی دیکەی ئیمانی کە ئومێدمان وایە ئەو بابەتە ئیمانیانە و ئەو هەڵوێستە ئیمانیانە جێگەی ڕەزامەندی خوای پەروەردگار بن و خزمەتێک بێت بە دینی خدای پەروەردگار، و پاشانیش ئێمە هان بدات لەسەر ئەوەی کە ئێمەش ئیمانمان بەهێزکەین تاوەکو خاوەنی ئەو هەڵوێستە ئیمانیە بەرزانە بین. لە بابەتی ئەو جارەماندا چەند هەڵوێستەیەکی ئیمانی باز دەکەین سەبارەت بە خەمخۆری و بانگەواز بۆ دینی خدای پەروەردگار. خوای پەروەردگار دەفەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة. أي پیغمبر صلى الله عليه وسلم بڵێ ئەوە ڕێگەی منە کە ڕێگای ئیسلام و ڕێگای شریعەتی خدای پەروەردگارە، بانگەواز دەکەم لەسەر بەرچاوڕوونی. ئەنجا دەفەرمێت ئەنە ومەن اتبعنی، بڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم من خۆم و هەروەها شوێن کەوتوانم بانگەواز دەکەین بۆ ئەو ڕێگایە کە ڕێگەی ئیسلامە، لە پێناویدا بانگەواز دەکەین و خەڵک ئاگادار دەکەینەوە و خەڵک وشیار دەکەینەوە. و هەروەها دەفەرمێت ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. قسەی کێ لەهی ئەو کەسە جوانترە کە بانگەواز بۆ لای خدای پەروەردگار دەکات. واتە بانگەواز یەکێکە لە هەرە کارە چاکەکان، یەکێکە لە هەرە ئەو قسانەی کە خوای پەروەردگار دەفەرمێت قسەی هیچ کەسێک لەوە باشتر نییە کە ئینسان بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار بکات. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەموو پێغەمبەران بەگشتی ئەرکی سەرەکیان ئەوە بووە کە بانگەوازیان بۆ دینی خوای پەروەردگار کردووە و خەڵکیان وشیار کردوتەوە و خەڵکیان لە دین حاڵی کردووە. هەموو پێغەمبەران و پێغەمبەرانی خۆمان صلی الله عليه وسلم پێغەمبەری خۆمان یەکەم ئەرکی سەرەکیان ئەوە بووە کە بانگەوازیان لە پێناوی دینی خوای پەروەردگاردا کردووە و شوێن کەوتوانیشیان وا تێگەیاندووە ویان ڕاهێناون کە ئینسانی ئیماندار هەر کاتێک ئیمانەکەی دامەزرا ئیمان جوڵێنە ڕەخاوەنەکەی دەجوڵێنێت و بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار دەکات. بۆیە تەماشا دەکەین خوای پەروەردگار لە قورئاندا ئەو هەڵوێستە ئیمانیانەمان بۆ باز دەکا و بۆمان تۆمار دەکات کە ئەگەر تەنها یەک کەسیش بووبێت بەڵام دیفاعی لە دینی خوای پەروەردگار کرد بێت، بانگەوازی کرد بێت، دیفاعی لە پێغەمبەران کرد بێت، خوای پەروەردگار لە قورئاندا تۆماری کردووە بۆ ئەوەی ئێمەش چاو لەو هەڵوێستە ئیمانیانە بکەین، بانگەواز بۆ دینی خوای گەورە بکەین، خەمی دینی خوای پەروەردگارمان بێت و هەروەها بانگەوازی لە پێناودا بکەین. تەماشا دەکەین خوای پەروەردگار ئیماندارێک لە ئالی فیرعەون کە بانگەواز دەکات خوای گەورە بۆمان تۆمار دەکات. تەماشا دەکەین ئیماندارێکی سوورەتی یاسین کاتێک کە خوای گەورە دوو پێغەمبەر دەنێرێ بۆ شارێک بڕوایان پێناکەن، خوای پەروەردگار پێغەمبەرێکی کەشیان بۆ دەنێرێت، دواتر کەسێک دێ لەو سەری شارەوە دێت دیفاع لەو پێغەمبەرانە دەکا و بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار دەکات. خوای پەروەردگار هەڵوێستی ئەو کەسە ئیماندارەمان بۆ تۆمار دەکات کە بە حەبیبی نەجار بەناوبانگە دەفەرمێ وجاء من أقصى المدينة رجل يسعى قال يا قوم اتبعوا المرسلين اتبعوا من لا يسألكم أجرا وهم مهتدون. پیاوێک لەو سەری شارەوە هات فەرمووی شوێنی ئەو پێغەمبەرانە بکەون، شوێنی ئەو پێغەمبەرانە بکەون کە بانگتان دەکەن بۆ ڕێگای خوای پەروەردگار،
شوێنی ئەوانە بکەون کە داوای هیچ کرێ و پارەیەکتان لێ ناکە لەسەر ئەو بانگەوازە. ئەوانە ڕێنمونی کارن لەو سەری شارەوە دێت بە تەنیا دیفاع لە پێغەمبەرانی خوای پەروەردگار دەکات، خوای گەورەش بۆمان تۆمار دەکات بۆ ئەوەی ئێمەش ئەگەر بە تەنیاش بین نەڵێن کاکە بە تەنیا هیچمان پێ ناکەی، ئاخر خەڵک هەمووی خراپ بووە، ئەتۆ حەقت نەبێت تەنها یەک کەسیش بی دیفاع لە دینی خوای گەورە بکە و بانگەواز بۆ دینی خوای گەورە بکە، خوای پەروەردگار ناوت بەرز دەکاتەوە لە دنیا و لە قیامەتدا. بۆیە ئەو پیاوە کە دی دیفاع لە پێغەمبەرانی خوای پەروەردگار دەکات، بانگەواز دەکات، گەلەکەی بانگ دەکات بۆ ڕێی هیدایەت، بەڵام ئەوان بڕوای پێناکەن و دژی دەوەستنەوە و تاوەکو دواتر بەردبارانی دەکەن و دەیکوژن. لە کاتێکدا کە شەهید دەکرێت لە پێناوی خوای پەروەردگار و لە پێناوی بانگەوازدا، لەو کاتێدا قیل دخولی الجەنە، پێی گوترا بڕۆ بەهەشتەوە بۆ بەهەشت و ناز و نیعمەتی خوای پەروەردگار. لەو کاتەیەدا قیل دخولی الجەنە قال يا ليت قومي يعلمون بما غفر لي ربي وجعلني من المكرمين. لەو کاتەیەدا کە دەچێتە ناو بەهەشت، لەوێدا دەڵێ خۆزگە گەلەکەم دەیانزانی کە خوای پەروەردگار چۆن لێم خۆش بووە و چۆن ئەمنی گێڕاوە لە ڕێز لێ گیراوان بە ناز و نیعمەتی خۆی شادی کردوم. بۆیە ئەو پیاوە لە کاتی زیندوێتیدا هەر بانگەوازی کرد بۆ دینی خوای پەروەردگار، کاتێکیش کە دەمرێ هەر بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار دەکات. خوای گەورە ئەو هەڵوێستەی ئەو ئیماندارەمان بۆ تۆمار دەکات لە قورئاندا بۆ ئەوەی ئێمەش فێر بین خەمی دینی خوای پەروەردگارمان بێت، خەمی بانگەوازی دینی خوای پەروەردگار و بانگەوازی خواییمان بێت و بانگەواز لە پێناوی دینی ئیسلامدا بکەین. ئەنجا تەماشا دەکەی هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر یەکێکیان کە تەماشایان دەکەین لە کاتێکدا کە موسڵمان دەبوون یەکسەر دەستیان دەکرد بە بانگەوازی ئیلاهی، دەستیان دەکرد بە بڵاوکردنەوەی دین. یەکێک لەوانە ئەبوو زەڕی غیفاری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، دوای ئەوەی کە دەبیستێت پێغەمبەرێک هاتووە لە مەککە پەیدا بووە و داوای پێغەمبەرایەتی دەکات، یەکسەر دێت بۆ مەککە بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. جا کە دێتە خزمەتی ئیمانی پێدێنێت، پێغەمبەر دەفەرمێ دەنگ و باسی ئەوەی بشارەوە، دیارە ئەو کاتی بانگەواز ئاشکرا نەکراوە. بەڵام ئەبوو زەڕ خۆی بۆ ناگیرێت، یەکسەر دەچێت لە مەککە باشکرا موسڵمان بوونی خۆی ڕادەگەیەنێت. کافرەکان بێباوەڕان زۆر ئەزیەت و ئازاری دەدەن، بەڵام ڕۆژی دواتریش بە هەمان شێواز دێتەوە ئیمانداری و موسڵمانەتی خۆی ڕادەگەیەنێ باشکرا. دیسانەوە هەر سزایەکی زۆری دەدەن و ئەزیەت و ئازاری زۆری دەدەن، بەڵام ئەو بەردەوام دەبێت لە بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار. ئەنجا هەر بەوە ناوەستێتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی دەفەرمێ بڕۆوە بۆ ناو گەلەکەی خۆت، بۆ ناو هۆزەکەی خۆت، لەوێ بانگەواز کە. دەچێتەوە لە ناو هۆزەکەی خۆیدا بانگەواز دەکات، تاوەکو زۆربەی خەڵکی هۆزەکەی خۆی موسڵمان دەکات، تەنانەت سەرۆک عەشیرەتەکەی خۆشیان، سەرۆکی هۆزەکەش موسڵمان دەکات، تاوای لێدەی هەموو هۆزەکەی خۆی موسڵمان دەکات. ئەو پیاوە لە پاداشتی هەموو هۆزەکەی خۆیدا بەشدارە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت من دعا إلى هدى كان له من الأجر مثل أجور من تبعه لا ينقص ذلك من أجورهم شيئا. ئەو کەسەی کە بانگەواز دەکات بۆ ڕێنمونی، بۆ هیدایەتدانی خەڵک، بۆ بەرچاو ڕۆشنکردنی خەڵک بۆ دینی ئیسلام، هەر کەسێک لەسەر دەستی ئەو کەسە هیدایەت وەربگرێت بەبێ ئەوەی لە پاداشتی ئەو کەم کاتەوە، لە پاداشتی هەموو ئەوانەدا بەشداری کە لە ڕێیتەوە کەسێک هیدایەت وەردەگرێت و موسڵمان دەبێت و بە پێی بانگەوازیتەوە بەرەو دینی خوای پەروەردگار دەچێت، بەبێ ئەوەی لە پاداشتی تۆ ئەو کەسەیە کەم کاتەوە، ئەتۆش بە هەمان خێر و پاداشتت بۆ دێت. بۆیە ئەوە پێمان دەڵێ بەڵێ پێغەمبەران و هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەبوو زەڕ و چەندانی دیکە لە هاوڵانی پێغەمبەر هەمویان بانگەوازیان کرد و لە پاداشتی ئەو هەموو خەڵکەدا بەشدار بوون. با ئێمەش تەماشای خۆمان کەین تاخوا تا چەندە خەمی دینی خوای پەروەردگارمانە و لە پێناویدا لێبڕاوین و لە پێناویدا بانگەواز دەکەین و لە پێناویدا خەڵک گوشیار دەکەینەوە و خەڵک تێدەگەیەنین. یەکێکی دیکە کە هەڵوێستەیەکی زۆر ئیمانی و بەرزە ئافرەتێک بە ناوی ئوم سولەیم بەمارەی یەکەی خۆی بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار دەکات. دوای ئەوەی کە پیاوێک دێتە داوای دەکات، پێی دەڵێ بەڕاستی داوای تۆ ڕەت ناکرێتەوە، بەڵام حەیفێ پیاوی وەکو تۆ بێ باوەڕ بێت، بت بپەرستێ، دار و بەردێک بپەرستێ کە بۆ خۆت دروستی دەکەی، حەیفێ موسڵمان نەبێ. دەی پێی دەڵێ موسڵمان بە هەر کە تۆ موسڵمان بووی
با مارەی من ئەوە بێ کە تۆ موسڵمان دەبێ. دوای ئەو پیاوەیە موسڵمان دەبێت و ئەم سولەیم مارە دەکات. مارەیەکەی تەنها بریتیە لەوەی کە ئەو پیاوە موسڵمان بووە، واتە بە مارەیەکەی خۆی بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار دەکات. ئەوە هەڵوێستی ئیمانیە، هەڵوێستێکی بەرزە. پێمان دەڵێ ئێمەش بە هەر ڕێگایەک پێمان دەکرێت، هەر چۆنێکی کە پێمان دەکرێت پێویستە دیفاع و خەمخۆریمان هەبێ بۆ دینی خوای پەروەردگار و بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار بکەین. مقدادی کوڕی عەمر ڕۆژێکیان بە فەرماندەی موسڵمانان دەڵێت پشت بە خوای پەروەردگار کاتێک دەمرم کە موسڵمانان لە ئەو پەڕی عیززەتدا دەبن، ئیسلام لە ئەو پەڕی سەرکەوتن و عیززەتدا دەبێت، لەو کاتەیەدا دەمرم. یەکێک لە ئاواتەکانی ئەوە بووە کاتێک کە دەمرێت ئیسلام لە ئەو پەڕی باڵادەستیدا بێت و موسڵمانان لە ئەو پەڕی باڵادەستی و دەسەڵاتداریدا بن. ئەوەش لە ڕاستیدا پاداشتی لەسەر وەردەگری. ئینسانی وهەیە لە ماڵەوەش جارێک بە خەیاڵی دانایە کە دیفاع بۆ دینی خوای پەروەردگاری هەبێت، بە خەیاڵی دانایەت کە بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار بکات، دەستی دوو گەنج بگرێت، نەسیحەتی دوو کەس بکات، دەڵێ نوێژ ڕۆژی خۆم دەکەم وحلاقم بە هیچ کەسێکدا نییە. بەڵام هاوڵانی پێغەمبەر وانە بوون صلی الله عليه وسلم. شێخ حەسەن عەلی کە یەکێک لە بانگخوازانی هیندستانە دەفەرمێ دەگەڕنەوە لە کاتی سەرمەرگدا کە چەند کەسێکی لەلا بوون، یەکێک لەوانەی کە لەلای بووە کە موسڵمان نەبووە لە کاتی سەرمەرگدا پێی دەڵێ واز لە دینەکەت بێنە و موسڵمان بە وەرە سەر دینی ئیسلام. واتە لە سەرمەرگیشدا بانگەوازی خوای پەروەردگاری بیر ناچێت. لە کاتێکدا کە لە سەرمەرگدایە هێشتا خەمی دینی خوای پەروەردگاریەتی، خەمی هیدایەتی خەڵکیەتی بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار دەکات. ئینسان بە هەر شێوازێک بۆی بکرێت خەمخۆری ئیسلام و بانگەوازی خوای پەروەردگار بێت، خوای پەروەردگار بەختەوەری دنیا و قیامەتی دەکات. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئیمامی عەلی دەفەرموێت واللهی ئەگەر تەنها یەک کەس لەسەر دەستی تۆ هیدایەت وەربگرێت بۆ تۆ لە دنیا و لە هەموو دنیا باشترە، یان لە حوشتری سوور باشترە کە حوشتری سوور ئەو کاتێ زۆر بە قیمەت بووە. یەک کەس لەسەر دەستت هیدایەت وەربگرێت، ئامۆژگاری یەک کەس بکەی لەسەر دەستت بگەڕێتەوە بۆ تۆ پاداشتەکەی لە حوشتری سوور باشترە و لە دنیا و لە هەموو دنیا باشترە. گەنجێک لە بەریتانیا لەسەر فامیلەکەی خۆی نووسی و ئەو کەسەی کە دەیەوێ موسڵمان بێت ئیسلام بناسێ با ئەو گەنجەیە لەگەڵ خۆیدا بباتەوە یان پەیوەندی بەو گەنجەیە بکات ئەوەی کە دەیەوێت لە ئیسلام شارەزا بێت. سبحان الله، بەو ڕێگایە 300 کەسی موسڵمان کردووە لە وڵاتی بەریتانیا. دەی هەموو کەسێک هەموو گەنجێک بەڕاستی ئەوەی پێدەکرێت، یەکێک لە کارەکانی پێدەکرێت ئەگەر پێشی نەکرێ وتار بدات، عیلم و زانیاریشی پێ نەبێت، مامۆستایەکی ئاینیش نەبێ وتار بدا، بەڵام بە هەر ڕێگایە کە ئینسان بۆی بکرێت خەمی بانگەوازی خوایی بێت، بەڕاستی دەتوانێت ئامۆژگاری خەڵک بکات. بە تایبەت ئەوڕۆ کە وەسائیلەکان زۆر ئاسانن، ئینسان دەتوانێت بە هەر ڕێگایە کە بۆی بگونجێت بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار بکات. ئەگەر ئینسان تەنانەت بە لایک و کۆمنتێکیش، ئەگەر ئینسان بە بڵاوکردنەوەی شتێک لە فەیسبووکیش دەی ئەوەش هەر بانگەوازە بۆ دینی خوای پەروەردگار برام. پێغەمبەری خوای دەفەرمێ نەظەر الله ئیمڕەئەن سەمیع منا حەدیثەن، ڕووی ئەو کەسە گەشاوە بێت، درەوشاوە و جوان بێت کە فەرمایی شتێک لە منەوە دەبیستێت فەحەفیظەه جا لەبەری دەکات حەتا یوبەلیغەه غەیڕەه، هەتا وەکوو ئەنجا دەیگەێنێتە غەیری خۆی، بانگەوازی پێ دەکات، خەڵکی پێ ئامۆژگاری دەکات، بۆ خۆی دەیبیستێ و لەبەری دەکات ئەنجا دەیگەێنێتە غەیری خۆی. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ڕووی ئەو کەسە درەوشاوە بێت. دەی گەنجی بەڕێز، مسلمانی بەڕێز، بۆت ناکرێت فەرمایی شتێکی پێغەمبەری خوا لە فەیسبوک بڵاوکەیەوە، بۆت ناکرێت ئاەتێک بڵاوکەیەوە، وتاری مامۆستایەک بڵاوکەیەوە، قورئانێک بڵاوکەیەوە. دەی زۆر ئاسانە ئینسان دەکرێت لە ماڵی خۆیدا دابنیشێت و بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار بکات، بەو مەرجەی کە ئینسان خەمی بێت و خەمخۆر بێت بۆ بانگەواز و دینی خوای پەروەردگار. پیاوێک خەون بە شێخ عەبدولعەزیز بن بازەوە دەبینێت، لە خەوندا پێی دەڵێ یا شێخ کارێکم پێ بڵێ کە پاداشتەکەی زۆر بێت و زۆر ئیستفادەی لێ بکەم. شێخ عەبدولعەزیز بن باز پێی دەڵێت ئەگەر بۆت دەکرێت بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار بکە، خەمی دینی خوای پەروەردگارت بێت، ئەوە لە هەرە کارە چاکەکان و لە هەرە کارە سود بەخشەکانە. ئەوەش بەڕاستی پێمان دەڵێت ئێمەش وەکو چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەرکی سەرەکی بانگەواز بووە، هاوڵانی پێغەمبەر لە دوای پێغەمبەر
لە کاتێکدا کە موسڵمان دەبوون یەکسەر دەستیان دەکرد بە بانگەواز، ئێمەش خەمی دینی خی پەروەردگارمان بێت بە هەر ڕێگایەک بۆمان بکرێت دیفاع لە دینی خی پەروەردگار بکەین و هەروەها بانگەواز بۆ دینی خی پەروەردگار بکەین. ئیبن مەسعود ڕەزا و ڕەحمەتی خی پەروەردگاری لێ بێت ڕۆژێکیان لە مەککە فەرمووی بەڕاستی بێباوەڕان ئەو بانگەوازەیان تەواو بەرگوێ نەکەوتووە، دەبێ بە ئاشکرا بچم لە ناو مەککەدا قورئان بەگوێ بێباوەڕان دابدەم. گوتیان ئەخر ئەتۆ قەوم و عەشیرەتت نییە، دەترسین ئەزیەتت دەن، ئازارت دەن بێباوەڕان، ئەتۆ مەچۆ با کەسێک بچێکە پشتیوانێک و قەوم و عەشیرەتی هەبێ بێباوەڕان نەتوانن ئەزیەت و ئازاری بدەن. گوتی بەخوا هەر دەچم دەبێ ئەو بانگەوازە خوایە هەر ئاشکراکەم. ئەوە هەوڵی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، ئەو هەڵوێستە ئیمانیە دەچێت باشکرا لە ناو مەککەدا ڕووبەڕووی بێباوەڕان دەست دەکا بە قورئان خوێندن و بەگوێیان دەدات و دیفاع لە دینی خوای گەورە دەکا و بانگەواز بۆ پەیامی ئیلاهی دەکات. دوایی بێباوەڕان زۆر ئەزیەت و ئازاری دەدەن، بەڵام دەڵێت بەڕاستی ئێستا لە هەموو کاتێک زیاتر دوژمنانی خوای پەروەردگار لەلام سوکترن. ئەوە ئیمانە جوڵێنەرە، هەر کاتێک کە ئیمان لە دڵ و دەرونی ئینساندا ڕەگی داکوتە، هەر کاتێک کە ئیمان لە دڵی ئینساندا دامەزرە، بەڕاستی مەحاڵە لە خاوەنەکەی بگەڕێت لە ماڵەوە دانیشێ و خەمی بانگەوازی خوای پەروەردگار و دینی خوای پەروەردگاری نەبێت. با ئێمەش بیر بکەینەوە، چونکە بەڕاستی شتمان پێ دەکرێت بە هەر ڕێگایەک بێت دڵسۆزی دینی خوای پەروەردگار بین، چونکە ئەوە ئەرکی پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم، لە دوایویش هاوڵانی وا فێر کردووە، بانگەوازیان بۆ دینی خوای پەروەردگار کردووە. با ئێمەش تەماشای خۆمان کەین تاخوا ئەوەی کە پێمان دەکرێت ئایا کردومانە، تاخوا ئەوەی کە لەسەرمان واجبە و لازمە ئایا پێوە هەستاوین، بۆ ئەوەی کە بەختەوەری دنیا قیامەت بین بەرام ئینسان بە هەر ڕێگایەک پێ دەکرێت بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار بکات. باشترین قسە و چاکترین قسە ئەوەیە کە ئینسان لە پێناوی خوای پەروەردگاردا بانگەواز کات. جا ئینسانی جاری وهەیەک بڕواتان بکەنە خوێندەواریش بێ دەتوانێت بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار بکات. بلغوا عني ولو آية، یەک ئایەک دەزانی بیگەێنە، یەک فەرمایشتی پێغەمبەری خوا دەزانی صلی الله علیه وسلم، گوێ بیستی بووی لە مامۆستایەک بیگەێنە، دڵنیا بە خوای پەروەردگار دەیگەێنێتە شوێنی خۆی، پاداشتە دەداتەوە ئەگەر ئینسان بە ئیخلاصێتەوە بێڵێت. محمود مصری لە کتێبی صور ومواقف من حياة الصحابة والتابعين والأنبياء چیرۆک و بەسەرهاتێکمان بۆ دەگەڕێتەوە، دەفەرمێ پیاوێک ڕۆژێکیان لە مامۆستایەکی بانگخواست فەرمایشتێکی پێغەمبەری خوای گوێ لێ دەبێت صلی الله علیه وسلم، کە پێغەمبەر دەفەرمێت کەلیمەتانی خەفیفەتانی على اللسان ثقیلەتانی فی الميزان حەبیبەتانی إلى الرحمن. پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه وسلم دوو کەلیمە هەیە لەسەر زمان زۆر سووکە، لە تەرازوی خوای پەروەردگاردا پاداشتی زۆر و زۆر قورسە، و هەروەها لە لای خوای پەروەردگاریش ئەو دوو کەلیمەیە زۆر خۆشەویستن، سبحان الله وبحمده سبحان الله العظيم. ئەو دووشە لە لای خوای پەروەردگار زۆر خۆشەویستن. بۆیە ئەو پیاوەکە لەو بانگخوازە و لەو مامۆستایە ئەو فەرمایشتەی گوێ لێ دەبێت هەڵدەستێ دەچێتە بازار، دەچێتە ناو خەڵک، دەچێتە شوێنە گشتیەکان، ئەو فەرمایشتەی کە گوێبیستی بووە لە لای خەڵک بانگەوازی پێ دەکات و هەر کەسێک کە پێی دەگات دەڵێ پێغەمبەری خوای دەفەرمێ کەلیمەتانی خەفیفەتانی على اللسان، دوو کەلیمە هەن زۆر لەسەر زمان ئاسان و سووکن، لە تەرازوی خوای پەروەردگاردا زۆر قورسن، لە لای خوای گەورەش زۆر خۆشەویستن، بانگەوازی پێ دەکات. هەتاوەکو ڕۆژێکیان دەچێتە لای دکتۆرێک تووشی ئەوە دەبێت کە عملیات و نەشتەرگەریەکی بۆ بکرێت. سبحان الله، ئەو پیاوە هەر کەسێک کە پێ گەیشت پایە ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوای زۆر بە ئیخلاصیەت و دڵسۆزیەوە پێدەگەیاند. دەفەرمێ دوای ئەوەی کە بەنجی دەکەن لە هۆش خۆی دەچێت و عملیاتەکەی بۆ دەکەن، بەر لەوەی کە تەواو بەهۆش خۆی بێتەوە بە قودرەتی خوای پەروەردگار ئەو پیاوە بەهۆش خۆی دێتەوە و یەکسەر دکتۆرەکە کە موسڵمان نییە بانگی دکتۆرەکەی دەکات و دکتۆرەکەش دەڵێ ها ئیشێکت هەیە، تەواو بەنجەکەی تەواو نەبووە هێشتا. لەو کاتێدا پێی دەڵێ دکتۆر کەلیمەتانی خەفیفەتانی على اللسان، لەو کاتێدا ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوای بۆ دەخوێنێتەوە صلی الله علیه وسلم کە لەو مامۆستایەوە گوێبیستی بووە بانگەوازی پێکردووە کە دوو وشە هەن لەسەر زمانی ئینسان زۆر سووکن، لە تەرازوودا زۆر قورسە، لە لای خوای پەروەردگار زۆر خۆشەویستن. ئەو کاتێدا ئەو پیاوە ئەو قسەیە بۆ ئەو دکتۆرەیە دەخوێنێتەوە،
ئەو دکتۆرەیە زۆر پێی سەیر دەبێت ئەو فەرمایشتەی بۆ دەخوێنێتەوە باز دەکات سبحان الله بە قودرەتی خوای پەروەردگار دوای ئەوەی کە فەرمایشتەکە دەخوێنێتەوە ئەو پیاوە ڕێک گیانی دەردەچێت و یەکسەر دەمرێت و دەچێتەوە خزمەتی خوای پەروەردگاری خۆی ئەنجا ئەو دکتۆرە زۆر پێی سەیر دەبێت ئەو هەڵوێستە ئیمانیە ئەو هەڵوێستە بەرزە ئەو ئیمانە دامەزراوە لە کاتی عملیاتدا لەبیرت بێ کە بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار بکەیت خەمی دینی خوای پەروەردگارت بێت ئێمە ساغ و سەلامەتین بەڵام لە ماڵی خۆمان دانیشتوین جاری وا هەیە خەمی بڵاوکردنەوە و دەعو و بانگەوازمان نییە بۆیە ئەو دکتۆرەیە هەڵدەستێت لەو فەرمایشتە دەکۆڵێتەوە لە ئیسلام دەکۆڵێتەوە تاوەکو بە قودرەتی خوای پەروەردگار خوای گەورە هیدایەتی دەدات بۆ خۆی ڕوو لە هیدایەت دەکا خوای گەورەش بۆی ئاسان دەکا و هیدایەتی دەدات ئەو دکتۆرە موسڵمان دەبێت دواتر خۆی شارەزا دەکات لە ئیسلام دەبێتە یەکێک لە هەرە بانگخوازە بەناو بانگەکان بەهۆی چیەوە بەهۆی دڵسۆزی کەسێک کە ڕەنگە خوێندەواریشی نەبوو بێت فەرمایشتێکی بیستووە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە گوێی دکتۆرێکی دادەدات دوایی بەهۆی ئەوەوە ئەو پیاوە موسڵمان دەبێت و دەبێتە بانگخوازێک و شارەزا دەبێت لە ئیسلام دەی ئەو پیاوە لە هەموو پاداشتی ئەو کەسەدا بەشدارە برم دەی با ئێمەش تەماشای ئەو هەڵوێستە ئیمانیانەکەین بزانین ئایا ئێمە لەکوێی ئەو بابەتەداین و تا چەندە خەمی بانگەوازی خوایی و پەیامی خوای پەروەردگارمان هەیە ئەوە چەند هەڵوێستەیەکی ئیمانی بوون کە هەڵوێستی دیکەش زۆرن ئەوە چەند هەڵوێستەیەک بوون ئەو هەڵوێستە ئیمانیانە پێمان دەڵێن بەڕاستی ئێمەش پێویستە خەمی دینی خوای پەروەردگار و بانگەوازی خوای پەروەردگارمان بێت دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت یەکێک لە سیفەتە هەرە دیارەکانی ئینسانی ئیماندار ئەوەیە کە خەمی دینی خوای پەروەردگاری بێت خەمی بانگەوازی ئیلاهی بێت بۆچی چونکە خوای گەورە ئاوا وەصفی ئینسانی ئیمانداری ڕاستەقینە دەکات دەفەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض ئیمانداران هەندێکیان دۆست و پشتیوانی هەندێکیانن يأمرون بالمعروف وينهون عن المنكر ئیمانداری ڕاستەقینە کە ئیمانی دامەزراو بێت ئەمر بە چاکە دەکا و ڕێگری لە خراپە دەکات ئەنجا ويقيمون الصلاة ويؤتون الزكاة نوێژ دەکەن و زەکات بەرپا دەدەن ويطيعون الله ورسوله گوێڕایەڵی خوای پەروەردگار و پێغەمبەر دەکەن جا پاداشتەکەیان خوای گەورە دەفەرمێ ئولئیکە سەیەرحەموهم الله لەمە دوا خوای پەروەردگار ڕەحم و بەزەیە بەوانە دادێتەوە ڕەحمیان پێ دەکات لەمە دوا ڕەحم و بەزەیی خوای پەروەردگار دەیانگرێتەوە إن الله عزيز حكيم براستي خوای پەروەردگار باڵا دەستەوە هەروەها کار دروستە کەواتە یەکێک لە سیفەتەکانی ئینسانی ئیماندار یەکێک لە سیفەتە هەرە دیار و سیما هەرە دیارەکانی کۆمەڵگەی موسڵمانان ئەوەیە خەمی دینی خوای پەروەردگاریان بێت ئەمر بە چاکە و ڕێگری لە خراپە بکەن ئەو ئەمرکردن بە چاکە و ڕێگریکردن لە خراپەش دەبێتە مایەی ڕەحمەتی خوای پەروەردگار و بەزەیی خوای پەروەردگار هەر کەسێکیش خوای پەروەردگار بەزەیی پێدا بێتەوە ڕەحمی پێ بکات بەڕاستی ئەوە لە دنیا و لە قیامەت بەختەوەر دەبێت خوای پەروەردگار ئێمەش بگێڕێ لەو جۆرە کەسانەی کە خەمی بانگەوازی خوای پەروەردگاریان لەبەرە ئیمانداری ڕاستەقینەن لە سایەی دامەزرانی ئیمانەکەیان هەڵوێستی ئیمانیان دەبێت و دیفاع لە دین و بانگەوازی خوای پەروەردگار دەکەن ئەو کەسانەی کە بە ئیمانەوە بە ئیمانێکی پتەوەوە دەژین و بە ئیمانەوە دەمرن خوای پەروەردگار ئێمەش ئاوا لێ بکات و سەربەرز و عیزەتمەندمان کات و هەروەها بەختەوەرمان کات بەوەی کە بە ئیمانەوە بژین و بە ئیمانەوەش بمرین و لە دنیادا بەختەوەر بین دیفاع لە دینی خوای پەروەردگار بکەین لە ڕۆژی قیامەتیشدا لەوانە بین کە خوای پەروەردگار ڕەحمیان پێ دەکات بە بەزەیی خۆی شادیان دەکات آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم